تەلەفۆنێکم بۆ لە ماڵەدان و شومتیان فراکەوە خانەکان و گەڕی گرت. کاک نەوشیروان دوانە خۆشیتان بێ ئیشەڵڵا ئاگرەکە سەعات چەند بووە و زێر و زیان چی هەیە؟ وەڵی وەکو سەعات ئێمە نیوەڕان سەعات تا 11 خۆم لێرە بوو ڕۆژمە ماڵەوەتمدا نانێ بخۆین و نوێشکەم و سراحەتێ بکەین دوای بێمە بەلای حیوانەکان بڵێن بەران بۆ دەشتەوە تر تا بەخوا تقریبا 12 بوو تەلەفۆنێکم بۆ لە ماڵەدان و شومتیان فراکەوە خانەکان و گەڕی گرت. تا هاتمە ئێرا باش و خزم و کەسوکە لێرا بن ماڵێن ئاوا بێ حیوانەکان بەعزایەکیان کرد دەرەوەی هاتین بەخوا ئەوەتە کە خۆتەی بینی هەر هەموویدا مردو و هیچی ژێنەوە هات ئێستا ئاگرەکە کۆنتترۆل کراوە وڵی ئەیساش ئاگرەکە بەخوا هەر ئەگەڕێەوەکەون بەس ئاگر کوژێنەی ژاو ماڵێن ئاوا بێخوا هاتن بەس بەخوا ئاگرەکە منە زۆر بوو هیچ ئیسفادەی نەبوو چونکە ئاگر کوژێنەوە ئەمە کایتیایە علەفیتیایە ئەنێ شتانێتیایە کە ئارە وەڵاکە گڕێگەری جا گەڕێگر هەر ناکوژێتەوە. ئەوەنەی بە چاو دیارە چەند سەر ئاژەڵ سوتاون چەندێک ڕزگار کراوە وڵی بازێکیان ڕزگاری خزم و کەسوکارە و برادەرانە خەڵکی لادێکی خۆمان و گورگەچی هاتن بەدەمان و ماڵێن ئاوا بێ و خەڵکیان بکراوە و خەڵکی پریز لەسەر راتن ئاژەڵەکانە بازێکیان بر بۆ لای خۆیان ماڵێن ئاوا بێخوا و بەخۆ بازێکشی لە ژلوتە سوتاوە و بازێکیان بردو سەریان بڕیوە لە ماڵەوە فریایی چقۆکەوتن هەنێ بەخۆ نازانوە نەزان بازێکیان بردەوە نازان چیان لێ کرد ژمارەیەکی سەرەتایی دلانیە چەند تقریبان ئاوە هاوەی کە لە دیارەتی نامژێر دار و پەردۆکەتی بێت تقریبان تا 35 سەرێکی تایە ئاوا دیارە بەچاو لە هەنێکیشان لە ژێر دار و پەردۆ ئارەوەڵە هەنێکیان لە ژێر دار و پەردەکان بوون بەژێرە قوربانێ خواوە خێرم کوڕە بە تۆ خۆش.